کوماری ئیسلامی چ لە تووڕەیی پەنگ خواردووی خەڵکی ئێران دەکات. بە دوای بڵاوبوونەوەی هەواڵی ساڵانەی ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران کە ناوەندێکی سربەخۆی نێونەتەوەییە، ڕۆژی چوارشەممە 18 مانگی خاکەلێوە راپۆرتی ساڵانەی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی بڵاوبووە. چەند بەشێکی گرنگ لەم راپۆرتە تەرخان کراوە بە ڕەنگدانەوەی جیهانی جنایەتی کوماری ئیسلامی و پێشێلکرانی بەردەوامی ماف و ئازادیە سەرەتاییەکانی خەڵکی ئێران. لەم راپۆرتەدا هاتووەکە ڕژیمی ئێران لە ساڵی 2020دا بە شێوەی بەردەوام لە ئێعدام وەک چەکێک بۆ سەرکوتی سیاسی کەڵکی وەرگرتووە. ئەم راپۆرتە وێڕای ئەوەی کە کوماری ئیسلامی وەک باڵانشینی بەکردەوە دەرهێنانی حکمی ئێعدام لە ئاستی جیهاندا ناو لێ دەبات، ئاماژە بە مەحکومانی دادگا ئاساییەکان دەکات کە لە کاتی ئەنجامدانی تاواندا تەمەنیان کەمتر لە 18 ساڵ بووە. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەییدا ئاماژە بە پێشێلکردنی ئازادی ڕادەربڕین، سەرکوتی ناڕزایەتیەکان و دەست بە سەرکردنی بەرینی ناڕازیان، نەیاران، جیابیران و داکۆکیکارانی مافی مرۆڤ کراوە. توندوتیژی و هەڵاواردنی سیستماتیک دژ بە ژنان و کەمینەی قەومی و ئاینیەکان و هەروەها بێسەر و شوێنکردن، ئەشکەنجە و باقی کردەوە دژە مرۆیەکان بە شێوەی بەرین و ڕێکخراو، وێڕای پارێزراوی تاوانباران لە سزا محوەرەکانی دیکەی ئەم راپۆرتن. هاویشتنی موشکی سپا بەرەو فڕۆکەی مسافربەری ئۆکراین لە چوارچێوەی هەوایی ئێران و نەهێنیکاری و داپۆشینی سەرەتایی ئەم جەنایەتە لەلایەن بەرپرسانی ئێران نمونەیەکی دیکەیە کە ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی ئاماژەی پێکردووە و لەم بارەوە دەنووسێ هێزە ئەمنیەکان بە کەڵک وەرگرتن لە هێزی سەرکوت لەوانە هاویشتنی گولەی ساچمەیی نوکتیش، گولەی پلاستیکی، گازی فرمێسکڕێژ و ئسپرێ بیبار، کۆبوونەوەی ئاشتی خوازانەی کەسانی ناڕازی بە بەردانەوەی فڕۆکە ئۆکراینیەکان سەرکوت کرد و ناڕازیانیان بە شەق و مشت و کەرەستەی جۆراوجۆردایە بەر توندوتیژی فیزیکی و دەیان کەسیان بەبێ هیچ هۆکارێک لێ دەست بەسەر کردن. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەییدا ئاماژە بە بڵاوبوونەوەی ڤیرۆسی کۆڕۆنا کراوە. بە وتەی ئەم ڕێکخراوە نظامی پزیشکی بەهۆی نەخۆشی گشتگیری کویدی 19 یەکجار کەوتۆتە ژێرگوشارەوە، وەلانی کەم 300 کەس لە کارمەندانی بەشی تەندروستی بەهۆی ئەم پەتایەوە گیانیان دەدەستاوە. هاوکات بەرپرسانی ڕژیم هەوڵیاندا ڕێگری لە بڵاوبوونەوەی راپۆرتی سربەخۆ و ڕەخنەگرتن لە شێوازی بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم نەخۆشیە بکەن. بەرپرسانی وەزارەتی تەندروستی ڕژیم لە حاڵێکدا ڕۆژانە ئاماری توشبووان و مەرگی سەرچاوەگرتوو لە کۆڕۆنا دەخەنە اختیار میدیاکانەوە کە گومانی جددی لەسەر ڕاستبوونی ئەم ئامارانە هەیە و ڕێکخراوی نظامی پزیشکی ئێران ئاماری قوربانیانی 3 تا 4 بەرابەر هێندەی ئاماری ڕسمی بەراورد کردووە. لەلایەکی دیکەوە ڕەوتی واکسناسیۆن لە ئێران یەکجار خاوە و ڕێبەری کوماری ئیسلامی ڕۆژی 19 مانگی بەفرامباری ساڵی ڕابردوو هاواردەکردنی واکسنی ئامریکایی و بریتانیایی کۆڕۆنای بۆ ئێران قەدەغە کرد. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی لە بەشێکی دیکەی راپۆرتەکەدا دەنووسێت کە بەرپرسانی زیندان و کاربەدەستانی دادستانی لە ئەنقەز بنکراوانێک کە بە هۆکاری سیاسی زیندانی کراون لە چاوەدێری پزیشکی بێبەری دەکەن و مافی تەندروستی بندکراوان لە زۆریەک لە زیندان و گرتوخانەکان هەروە نامرۆڤانە پێشێل دەکرێت و ئەم بارودۆخە ئەوانی زیاتر خستۆتە بەردەم مەترسی توشبوون بە نەخۆشی کۆیدی 19. لەم راپۆرتەدا محاکمەی نادات پەروەرانە، بڵاوکردنەوەی ئێعترافاتی ئیجباری ژێر ئەشکەنجە لە سەدا و سیما، دەست بەسەرکردنی بەرین، بێسەر و شوێنکردن و ئەشکەنجە وەک نمونە بەرچاوەکانی پێشێلکاری مافی مرۆڤ لەلایەن کۆماری ئیسلامی ئاماژەی پێکراوە. راپۆرتەکە لە درێژەدا دەنووسێ بەرپرسانی ڕژیم زۆر یەک لە دەست بەسەرکراوان بەڕاگرتنیان لە شوێنی نامەعلوم و زانیاری نەدان بەر بنەماڵەکانیان بێسەر و شوێنیان دەکەن. کۆماری ئیسلامی زانیاری ورد سەبارەت بە گیانبەختکردوانی خەزەڵوەری 98 بڵاو نەکردوێتەوە. لەم بارەوە جێگری پارلەمانی وەزیری ناوخۆی ئێران وێڕای ڕەتکردنەوەی بەرپرسیارەتی کارگێڕانی ڕژیم لە کوشتاری ناڕازیانی خەزەڵوەری 98 وتی کە ئەم کوشتارە بە ئامانجی بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەراجل و ئۆباش ئەنجام درراوە. هەڵبەت پێشتریش خامنەیی گیانبەختکردوانی خەزەڵوەری 98 بە ئەشرار ناو لێبرد بوو. ئەوەی کە لە راپۆرتی لێبوردنی نێونەتەوەییدا هاتووە و لێرەدا ئاماژە بە چەند بەشێکی کرا بۆ خەڵکی ئێران و تەنانەت بۆ نەسلی لاو کە لە نزیکەوە شایەدی جەنایەتی ڕژیمی ئیسلامی
لە ماوەی 42 ساڵی ڕابردوودا نەبوون هیچ تازەییەکی نییە. پەیوەندی خەڵکی ئێران لەگەڵ ڕژیمی ئیسلامی بەردەوام هەر بەم شێوەیە بووە و ئەم ڕژیمە تەنیا لە ڕێگەی بەڕێوەبردننی سیاسەتی سەرکوت و پێشێلکردنی ماف و ئازادیەکانی خەڵک لەسەر پێماوەتەوە. بەڵام سەرڕای ئەوە بڵاوبوونەوەی ئەم جۆرە راپۆرتانە لەلایەن ڕێکخرا و ناوەندە نێونەتەوەیەکان یەکجار بەجێ و ڕۆڵێکی گرنگی لە بەڕۆژکردنەوەی بیرروڕای گشتی جیهان سەبارەت بە ماهیەتی ڕژیمی ئیسلامی لە ئێران هەیە. بەڵام ئەمڕۆ بە تایبەت توندبوونەوەی گوشار و هەوڵی سەرکوتگەرانە نە لە بەهێزبوونی ڕژیمەوە بەڵکو لە گەشە و پەرەسەندنی ناڕزایەتی خەڵکەوە سەرچاوە دەگرێت. خەڵکی ناڕازی و مافخواز و ستەملێکرا و چەوساوە چیتر بەم هەوڵانە چاوترسێن نابن. پەرەسەندنی خەباتی کرێکاران، خانەنشینکراوان، معەلیمان، دایکانی جەرگ سوتا و باقی جەماوەری خەڵکی ئێران لەم مانگانەی دواییدا سەرڕای بارودۆخی کۆڕۆنایی سەلمێنەری ئەم حەقیقەتەیە. ئەگەرچی سەرکوت لە هێندێک قۆناغدا هەنگاوێک پاشەکشە بە خەڵک دەکات، بەڵام بەستێنە بابەتەکانی هەڵچوونی تووڕەیی جەماوەر بەهێزتر دەکات و سەرنجام وەک پشکۆی ژێر خۆڵەمێش خەباتی جەماوەری و مافخوازانە دەگەشێنێتەوە. بێگومان ئەم خەباتەش بەڕووخاندنی کۆشکی زوڵم و ستەمی کۆماری ئیسلامی، بەستێنی دامەزراندنی کۆمەلگای ئازاد و بەرابەری سەرچاوەگرتو لە هێزی ڕێکخرا و یەکگرتووی جەماوەری کرێکار و زەحمەتکێش ئامادەتر دەکات.